دم باش تماشاوانین هجا و برومت اس ایمان درباز د برنامه جنو هلبجارتنان دا دی به هوارابم دوی برنامه دا هر جاره و لسر پرسکی امنی قاشان بکن امی جن نامزتین جن بپرسن کاوه باندوراوان پاشی هلبجارتنان دناف پرلمان و سیاست دا چبه امی پرسین هواجی بکن هر پرسین کو دسری هوا دا در باستمن امی جوان نامزتان بکن هونجی د برنامه جنو هلبجارتن دا ما بشوپینن امی آنها کو ساعت تام هشتی سرس بیا بچن با نامزده که جن لدریه وین بدن امی پرسانجه بکن و برس وینوی لهر دره بوابین سرکرانا کردستان 24 دوی برنامه دا هونجی مبشوپین لیزا فەلەکەدین کاکەی لە ساڵی 1986 لە ورمێ لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. بەکالۆریۆسی لە ژمێریاری و داراییدا هەیە. لە بواری پرسە سیاسیەکان دەنووسێت. چالاکوانە لە بواری پێکهاتە ئاینیەکان. هەڵساوە بە ئەنجامدانی چەندین کەمپینی خێرخوازی. مەدالیای باشترین نووسەری ئافرەتی بۆ پرسەنەتەوەییەکان لەلایەن وەکالەت نوقتە الضەوء الدووەلیە لە ساڵی 2015 پێبەخشراوە. بربژێری ژمارە 75 پارتی دیموکراتی کوردستانە بۆ پەرلەمانی کوردستان. نها لدریه مالا نامزده که جن دادم. ام دچنه هندور او پرسین کو دسره هوا دانه دناو مالا ویدا کبه چه دکه وی برسوان پرساجی ده همان دمه دا بده. ام ببینن که کی جان نامزده جن. سلام بیانی باش. باشی لیزا خان. سلامتی زور سپاس. ام لوی درینه دو خازم بین مالاته. گلک پرسان ام جته بکن. اونا مادنه؟ گلک سپاس. تو چوانی روشته باشه. جانو کم هاتنه دناف مطبخا نامزتا جن لیزا فەلەکەدین کاکەیە وێو کچە پورا خۆ دگەل پورا خۆ گەلک ئەزیەت کێشایە بۆ مە خارنا سبێت تا شتێژی حازر کردیە ئەم دخوازم دگەل خارنا تێشتێ هەندێک گفتوگونی قاشان لەگەل وێ بکەم ئەو خۆ بدە ناسین دەست پێکێدا لیزا کیە و چما خۆ نامزەت کردیە و لەسەر کیژان پارتەیە من لیزا فەلەکەدین کاکەیی کاندیدی پارتی دیموکراتی کوردستانم دەرچووی کۆلیژی تەکنیکیم لە هەولێر بەشی ژمێریاری داراییم تەواو کردووە هەروەها ئێستا ئەندام مەکتەبم لە پەیوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان و بەرپرسی دێسکی پێکهاتە ئاینیەکانم لەمێکی زۆرە کاری نووسینیش دەکەم نزیکەی 80 بابەتی ڕۆژنامەوانیم هەیە سەبارەت بە پرسەنەتەوەیی و پرسە کۆمەڵایەتی و سیاسیەکان و ئێستش بەرنامەم ئەوەیە کە ببم بە دەنگی بێدەنگەکان لە پەرلەمانی کوردستان کی ناوێن بێدەنگ ئەو کەسانەی کە بێدەنگن ئێستا ڕاستی ڕێژەیەکی زۆریان خەڵکی کەرکووکن خۆمان دەزانین کەرکووک شارێکی کوردی بەڵام شارێک کە تا ئێستا سەرڕای ئەوەی کوردی و هەموو بەڵگەکان ئاراستەم بۆەوەی کە بەڵێ شارێکی کوردستانیە بەڵام هەرێمی کوردستان تا ئێستا بێبەشە لە کەرکووکەکەی بڵێن ئەبمە بە دەنگی کەرکووکیەکان بڵێنم داوە هەرچەندە ئەوان ناتوان دەنگ بەم بدەم چکما هەمویان مادەی 140 سەناریە خان ئەس دخوازم وێ شتە بپرسم یعنی تو لیزا خان گەلک نزیکیەکەن ئەگەر هاتوو لیزا خان دەرباسی پەرلەمێنتوی ببە تو باوەڕ دکەی دێ سەرکەفتی ببە حتما باوەڕەکەم چ باوەڕ چۆن ئەڵێ علاقاتی لەگەڵ خەڵکە زۆر زۆر بقووەتە لەبەرەوەی نەبڵێ ئێستا لەبەرەوەی خۆی ئەندامی کاندیدی پەرلەمانکردنا پێشتر خەڵکی یارمەتی داوە يعني تأكيدم سركوتو أبي روشتا زياتر لويش كخوي تأكيدم لو كوكو شخصيتي كاتصالي وعلاقاتي لقل كانديدا كاني ترش باش تربيتم
بتوانێت یارمەتی خەڵکیش ئەداتن بێژگا ئەوەی کە یارمەتی داوە پێشەوەی خۆی کەندید کا دوای ئەوەش هەر ئەتوانێت بە تایبەت خەڵکی کەرکوب بە تایبەت ژنان ئەتوانێت مرۆڤ یان چۆن ئەڵێ حەقیان وەربگریتن و تەمسیلیان بکاتن لە پەرلەمانە بەرەو زۆر چقەم پێەیە کە سەرکەوتو بیت. جان از دخوازم بزانم جوداهیا لیزا خان دگل کچین دی یعنی کچکانی ترینا و عائله ایوا چیه؟ عائله ایما يعني جيني كرد بتايبت يعني بتايبتيش لنا عائله زور يعني هي من بكيف خويتي يعني ضل صوزة ومشتيكي تايبتها براستي يعني وكو شون ضلي أساسيات شون ضل صوزة لقى أو هتيوة أو كم أندامة أو نبونا هجارة وكو أنا زور باشبو إبو إيمانش زور باشا يعني هر تاوي لي ما دائما تيتو برحمة بورم شونو فلان شونو كتبورم بله هیجان جبرکو برنامه ما عمده چنه گلک جهن جدا بتایبت برنامه ما افرو که لسر دلنیا جواکیه زمان اجتماعی جبرویجی هم هاتنه وزارت کار و کاروبارین کمالاتی از ایرو که لسر هنداتا و هجماران دگل نامزتا ما هیجا جبریس جگری رو بری گشتی کارو دست بری کمالاتی بریس نظمی دپرسم دخوازم بزانم دناف یاساین حکومت دا چه بحثی جنا هاتیه کرن بتایبت لسر جنا ام بسکنن چه بحثی زمانه که هاتیه کرن جبوان جنین بتایبت ام بجن لوی وزارت دخابتن یان جیل دربه چه یاسای که گلو یان نینه یاسای کار او یاسای کو شواز شول کردنیت کرت تایبت رایخستیه مثلا مافو التزامات کریکاری و خدای کاری دا هر دو کاتینه جبهه کردن طبعا گل هنده کو هندک خصوصیات داینه آفرته یا خود جنکی مثلا تو وقت کاری دا کو مجال استراحت پتره اگر بچوک هبیتن مجال شیردان یا ناندان بو بچوکی یعنی یه داینه مجال کو نخوشیا دا یا نخوشا ولاده هبیتن مجال اجازه پتره داینه دیگه هنده کو اگر پی هندک شولت کو قرض بن یا خود گرام بن سر جسمه و یه منع کری کو خدانه شوله وی کارات گل بکتن اول بواره کار دا کاتا ما مثلا من گیشتم با انجامه که جناب سنیش آمادن اگر بیانی دو بیانی من توانیم بچم با پارلمان کو کاندیده که امرو کاندیدم سبی که بم پارلمانتر درگاه ایو کراوه دبیت و هاوکار دبن لوی که اما بتوانین کارک لسر او یاسای بکن یاسای زمان و اما من خوام وكو تشكو دارایی و ژمێریاریم تمام کردووە پرۆژەیەکی ترم هەیە لەسەر تەمین خۆتان دەزان تەمین جیایە لە زەمان ئیجتیماعی تەمین دڵنیایی سیستەمێکە کە لە وڵاتانی پێشکەوتوو زۆر ئەمڕۆ بەکاردێ بە تایبەتی وڵاتانی دراوسێ ئێران و تورکیا کە دەمێکە زۆر ئەم یاسایە بەکاردێن و ئیستیفادەیەکی دوولایەنشی هەیە هەم بۆ لای حکوومەت هەیەتی هەم بۆ لای هاوڵاتی و ئەوەی کە کارشی لەسەر دەکەم ئەو تەمینە دەبێتن دوولایەنە بێ بۆ کارمەندانی حکومی و غێر حکومیش بێت ئەو کات ئێوە ئەتوانن هاوکار بن ئایا وەکو وەزارەت هەر پرۆژەیەک بۆ خزمەتکردنی کەرتی تایبەت و کرێکار و ئەو کەسانە کە کار دەکەن لە ئارادا بێتن ئێمە خۆشحاڵ بە خۆشحالیەوە پێشوازی لێ یەکەن و یارمەتیدەر دەبین بۆ جێبەجێ کەواتە زۆر سوپاس
آنها لیزا خانه پروژه یاسایی که دخوازه گواکو در باسی پارلمانتوی کردستان ببه لسر تأمین اجتماعی او خباته بکه و کار بکه یعنی بیا هوا زمان اجتماعی و تأمین اجتماعی دوید چه گوران کاریک دیاساین حکومت هریما کردستان دا وره کرن بوکو زیده تر خلق قازانجه بکه به تایبتی جختی لسر جنان بکن او جنین کو خوان کارن یانجی کو جنین بیکارن هون چه پیشن یار دکن؟ جبر که هون ازمونه هوا دوی مجاله ده هیا. بله. سبارت با خواهان کارو او آفرتانی که بابلین لکرتی تایبادی جکن او یاسای استاهی هیچ زیاوازی چی نکردو لنیوان رگازی نیر و رگازی می به یک چاو سیری همو رگازکان کراود جگه لوی کریکاری بیانی و کریکاری خومالیش لو یاسای همان او حق و امتیازاتانیان هەیە و هەمان ئەو التیزاماتانیان لەسەرەکە کە لە یاسایەکەدا هاتووە یاسایەکە هەتا ڕادێکی باشە لەبەرەوەی وەکو باسم کرد لە 2012 و تعدیلی تێدا کرا. ئێمە پرسیارێکم بۆ دروست بوو ئێمە سەردانی چەند شوێنێکی تریشمان کردووە بە گوێرەی ئەو بە دوواداچوونەی کە ئەمڕۆ لەگەڵ برادران ئەنجامماندا گەیشتنە ئەو قەناعەتەی کە ڕاستی لە سیستەمی بڵین حکوومەت خاوەنی هیچ بڵێن چۆن بڵێن شوێن پێیەک نییە کە بە ناوی تەمینەوە بێ کە سەرداوێک پیا بکەین بۆ ئەوەی بە دواداچوونی بۆ بکەین و بتوانین کاری لەسەر بکەین ئێمە گەیشتنە ئەو قەناعەتەی کە تەمین ئەسڵەنە ناسراوە لەلایەن زۆربەی خەڵکەکانەوە ئەسڵەن هەندێک ڕەنگە کەسی پسپۆریش هەبێت لە بواری زەمان ئیجتیماعی کاریان کرد وەکو جەنابەت کە دەستا خۆش بەڕاستی ماندووبوونە بەڵام تەمین بوارێکە کە زۆر گشتگیرە زەمان ئیجتیماعی بەشێکە لە تەمین و تەمین سیستەمێکە کە لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکان ئێستا کاری پێدەکرێت و نەک لە تەنها لە وڵاتە پێشکەوتەکان بگرێت لە هەندێک وڵاتی ڕۆژهەڵاتی ناوین کە زۆر نزیکن لە ئێمە وەکو ئێرانە وەکو تورکایە لەوێ خۆت ئەزانی کە زۆر ڕەنگە سەفەری تورکیا و شوێنی تریشت کردبێ جەنابەت کاتێک سەفەرەکەی ڕاستە خۆت و تەمینێکت بۆ ئەکرێ اینجا ئەو حەقت پێ ئەدرێ کە سەفەر بکەی بۆچی کە ئەگەر هاتوو تووشی ڕووداوێک بووی قەرەبوو بکرێەوە خوا نەخواستە بۆیە ئایا ئێوە لە داهاتوو ئەگەر من وەکو کاندیدێک بتوانم بچم بۆ پەرلەمان و لەوێ کار بکەم چکە خۆم ژمێر یاری و داراییم تەواو کرد بە کەلۆریۆسم هەیە و 4 ساڵ لەسەر مەوزوعی تەمین خوێندومە مەوزوعێکە کە زۆر بەڕاستی فراوانە و زۆر جۆری هەیە ئێوە دەتوانن ئەو کات هاوکار بن بۆ ئەوەی بتوانین سەرەتایەک دەست پێ بکەین بۆ ئەوەی لە داهاتوو ئەگەر لە خولی ئێمەش زۆر شت نەتوانین بکەین خولەکانی تر بەردەوام بن ئێمە لە توانە و تااقەتی ئێمەدا هەبێ و بە جێرە ئەو زانیاریانەی کە ئێمە لە ماوەی ئەو چەند ساڵێکە لێرانە خزمەتمان کردووە کۆمان کردوەوە ئێمە بە هەموو شێوەیەک هاوکار دەبین خۆمان و ستافمان و ئەوەی کە لە توانای ئێمەدا بێ ئێمە لە خزمەت داین و هاوکار دەبین ئینشاڵڵا بۆ ئەوەی بگەینە قانونێک یاسایەک لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا هەبێ. اینێرن هێژان و کەمێ دناو dilê jina da êre bazarê hewlêrê em dixwazin di navê bazarî da ji xelkî ji esnafan bipirsin eger hûn dengê xwe bidin jineke namzet kî janin ew esas ew ê di serê hewe de hûn çima di dengê xwe bidin jineke namzet baweriya hewe bi jinekê heye gava derbasî nava parlamentuyê nava siyasetê dibe ew ku hûn dixwazin di civakî da di destûr û yasan da tiştekî biguhera yan ne em dêvan pirsan digel namzeta hêja jiwan bikin em ê bersivê jî bavînê ser ekranê. وەکو ئافرەتێک دەتەوێت ئەو پەرلەمانتارەی کە لەم خولا بەشداری پەرلەمان دەکا چ مواسەفاتێکی هەبێ یاخۆ چ تایبەتمەندیەکی هەبێ بۆ ئافرەتان چی بکات؟ خزمەت ئافرەتان بکە و هەوڵ بدە بۆ پێشکەوتنی ئەم ئینە. ئێستا معانەتەکانی ئێوە چین چیتان لە مێشتایە بۆ ئەم خۆڵەی داهاتووی پەرلەمانی کوردستان کە ژنەکان دەرباسی وێ دەبن یەکێک لەوانە کە ئێستا لە تەریشمانە لیزا خانە تو چاوەڕی چ دەکەی لێ و معاناتی ئێوە چییە لە کەرکووک؟ معاناتی هەموو ئافرەتێکی کورد هەموو نەتەوەکانی ترش یعنی تا ڕادەیەک هینین و قەیەدین یعنی ناتوانی بجوڵێت و یعنی ئەطرافت هینە لەبەر ئەوە. ئەم لێرەینە
حتى كوليزا خلك دين كاكي خوب تبدأ الناس كده يعني استا برسياري هاي ليش كما بروجنا موانع اگر تو دنگ بدی به کاندیدای کیشن بو چی دنگ يعني چاوری تو دکی ل کاندیدای کیشن اگر بشه تا پارلمان تاوەڕێ و ئیشی باش ئیش بۆ خەڵک باشه تو مرجەکانت چییە بۆ ئەوەی دەنگ بدەی بە کەسی وەکو ژنێک یعنی ئیشی باش بکاتن ئیشی بۆ خەڵک بکاتن چینە مەسەلەن ئەو خاڵانەی کەوات لێ دەکەن باوەڕ بە کاندیدێت بکەیت بڕیار داوە دەنگ بە ئافرەت بدەی یان بە پیاو بدەی بەخوای جارێ تا ئێستا دەنگت داوە بە پیاو دا یان بە ئافرەت داوە خۆ بە پیاومان ئەخە بۆ خزمی خۆمان بۆ پێم لەبەرەوە هۆکارەکەی باشە بەڕای تۆ وەکو ئافرەتێک زیاترە تۆ ئافرەتێک تێناگە ئەگە بچێتە پەرلەمان وەکو ئافرەتێک خۆت ئەوەی لە پەرلەمان بێ ئافرەتێک بێ باشتر نییە لە داگۆکیکردن لە مافەکانی تۆ وانە؟ Visually you're different. I mean بە شێوەیەکی گشتی هەموو ئافرەتان جیاوازن و ئافرەتانی کورد زۆر جوانن. دەب بە خەندە و زۆر و ڕووخۆشن بەرامبەر میوان بۆیە زۆر دڵخۆشین لێرە. we enjoy that. لە ئوسترالیا لە هەندێک بواردا ئاسانکاری زیاتر بۆ ئافرەتان کراوە بۆ نمونە لە دابینکردنی دڵنیایی شۆفێری کە بۆ ئافرەتان هەرزانترە چونکە ئافرەتان لە ئوسترالیا لە شۆفێری لە پیاوان باشترن. كم كاسيانة أو كم كورياني لعفرتي كرد لجني كرد هي برايتو تشين أو أنا يعني لنا مجتمعي ما زور اهتمام بأفرتي نادريتن أفرت بس رايت ولا مالي بهمو تشوني تيجاكوا أتو خشكت دايكت خاتونكت لمالي بستراوا مثلا أولنية احتيادية يسلا كنا مجتشي رومان يعني روتينية لقرم بيت أدري نخير من أوانيمة دتوانم يعني استاد حرة لو خوي كسقني ما بلهم داك كوربم لسري زالبم أفراد بي حر بي وكو بياو ساعت هشتی سر سبی دست بکر ما تاشتی خال به هفران هاجی ساعت هفتی ایواریه لبامن دو خانمین هیجا هنش غیری نامزتا هیجا خاتون تارا دگل خاتون حفصه از خازم فکرین هوا بزنم پاشی کو لیزا خان دبیجید مثلا پروژه بو پارلمانه لسر تأمین اجتماعي اگر تأمین اجتماعی چه ببه او پروژه که دسته دا جیبه بده دناف پارلمنتوی کردستان دا چه استفاده وی هیا بوجنه که بیکار که حوالاته بیکاره تاراخان و دیسه اوجی حوالاته خودی کاره استفاده وی بوان هر دویان دی چی بی بزور با کورتی دمه جوابی ام پرسیاری تو بدم و کورت و پخت بو افرته که کاری هیا دبیت جی دلنیایی او که سبین توشی هر روداوکی نخوازراو یا هر کارستاتک بو پاڵپشتێکی هەیە بۆ کەسێک کە کاری نەبێ یا خانمێک کە کاری نەبێ بۆ ئەویش ئەبێتە ئومێدێک کە زیاتر بە دوای کاردا بگەڕێ و ئەس بکا بەوەی کە بەیانی ئەگە کارێکیشی دۆزیەوە لە مەترسی دوور دەبێتەوە گەرانتیەک هەیە لە ژیانی ئەمە زۆر یانی ئەم دوو فاکتەر شوا دەکا هەردوو کەسەکە ئەوەی بێکارە و ئەوەی کاریشی هەیە بە ئومێدەوە بڕوانێتە ئەو شتەی کە دەیکات و بە گەرانتیەوە بڵێناو مەوزوعەکە بێ ئەنی هەست بکە کە دڵنیاییەک هەیە کە سبەی دوو زبەی لە هەر حاڵەتێکە دەیپارێزێت و بەرگری لێ دەکات و پاڵپشتیە بێت. خاتو حبسة لسر إيفان خالن كوليزا خان بحث كري يعني لسر تأمين اجتماعي آخر توك جنك خودي كار تچن باوري بوي بروجه هيا قابهاتو ليزا خان درباسي برلمانتو يبو او بروجه اسا د قازانجا جنين خودي كار دابا دجواكي مدا
بەڵێ سپاس دەستخۆشیتان لێ دەکەم لە بۆ ئەو بەرنامەوە دەستخۆشیش لە خات و لیزا دەکەم کە بە دروستبوونی ئەو پرۆژەیە کەیدای ناوە دڵنیایی ئیجتیماعی وەکو ئافرەتێکی کورد وەکو خاوەن کار ئومێدم هەیە ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێتن چونکە لە وڵاتی ئێمە تاوەکو ئێستاکە ئەو پرۆژەیە جێبەجێ نەکراوە بۆ نمونە من خاوەن کارم لە دوا ڕۆژدا تەمەنم دەگاتە سەروی 50 ساڵ تووشی عادیسێکی سیارەی دەبم و یاخود حکوومەت تووشی قەیران دەبێتن ناتوانێت هاوکاری من بکاتن ئەگەر ئەو پرۆژەیە هەبێتن ئەو کات دەتوانێت لە کاتی عادیسەکە واتە دووربی ئەمن تووشی شکستێک بۆم یاخود ئۆتۆمۆبیلەکەم تووشی شکستێک بۆ بتوانێت بۆم چارەسەر بکاتن. بەێ تو وەکو ژنێک لە مجتەمەعێکی کوردەواری لە ناو کوردستان چ ئومێدێک بە ژنێک هەیە کە بچێتە ناو پەرلەمان و ئەو سوزانەی بۆ ئەو پرۆژانەی لەوێ جێبەجێ بکات تو چ باوەریەک بەبوونی ژن هەیە لە ناو پەرلەمان و سیاست؟ بەڵێ ئومێدێکی تەواوم هەیە چون کاتی ئافرەتی ئێمەش خاوەن هەڵوێستی خۆیانن خاوەن متمانەنە دەتوانن لە پەرلەمان بتوانن ئەو متمانەی کە هەیەە ئەو پرۆژانەی کە هەیەە زۆر بە جورئەتەوە بتوانن جێبەجێ بکەن. تاراخان تو بێکاری ئەو پرۆژەیە لیزاخان بەحەزێت کە چ دڵنیایەکێ چ ئومێدەکی دێ بداتەتە بەنسبەت بۆ معنەویات و ژیانی خۆم کە بێکارم کە ئێمە ئافرەتین معنەویاتمان بەرزە بێ و چۆن بڵین یعنی هەناومان دەکرێتەوە ڕووخۆشێکە بۆ ئێمە کە بتوانین طبقێکی اجتماعی زیاتر بەرز بیتەوە کە ئافرەتی چونکە ئافرەت دائما نیوەی بە مجتەمع حساب دەکرێت تەکمیلەی مجتەمع بە پیاو ناکرێت بە ئافرەتیش دەکرێت چونکە دایک خوشکە ڕەفیقە یعنی بۆ پیاو هەموو شتێکە فەرقی نییە لە بینی ئافرەت و پیاوە کە ئافرەت شۆنی خۆی هەبێت دیار بێ خۆشە مجتەمعەکە بەلای منەوە تەتەوڕ زیاتر دەبێ بەرزتر دەبێ و ژیانەکەش بە تەواوی دەڕوا بڕێوە ئەگەر دەستکە ناو دەست یەکتری ئافرەت و پیاو لە هەموو ڕێگایەکە بە هەموو طبقەیەکە طبعاً ژیان سەرکەوتور دەبێ بەرەو خۆشر دەبێت و ئەو ڕێگای لێزەخان پێی دەچێت ئینشاءالله سەرکەوتور دەبێت زیاتر ئەوەش زۆر باشە بە منەوە یعنی پێ خۆشحاڵم پێی و متمانەیم پێی هەیە کە بەرز دەبێت ئینشاءالله. ئێجان دەبێ پرۆگرامێ درامگەشتنە خاڵە داویە ژنامزە تێ دەپرسم ئەرێ گەلۆ چما خەلک دەنگی خۆ بدەتە پەیامەوەیە داویە چییە خاڵە داویە بەرنامە ژن و هەلبژارتناندا کە بڵە خانم لیزا بەرسێ بدە دوڕژی ئەس خەترە خۆ بخوازم. هەروەکو دوای ئەم سەفەرەی کە پێکەوە کردمان کورتە سەفەرەی کە لەگەڵ ستافی ئێوەدا ئەنجامماندا بۆمان دەرکەوت کە پرسی دڵنیایی یاخود بابەتی دڵنیایی بابەتێکە کە هێشتا لە کۆمەڵگەی کوردی نامۆیە زۆر باسی لەسەر نەکراوە شتێکی تازەیە خەڵکیش پێویستی بە هۆشیارکردنەوە هەیە ڕاستی من دەمەوێت لە پەرلەمانی کوردستان وەکو لیزا فەلەکەدین کاکەی ببم بە دەنگی بێدەنگەکان یەکەم لەبەر ئەوەی خەڵکی کەرکووکەم دەمەوێت ببم بە دەنگی کەرکووکیەکان دووەم ببم بە دەنگی ئەو ئافرەتانەی کە توانایان هەیە کە دەیانەوێت ڕێگەیەک بدۆزنەوە بۆ دەرخستنی توانەکانیان سێش ببم بە دەنگی گەنج کە تا ئێستا گەنجی ئێمە بەڕاستی بێدەنگە و دەنگی نەگەیشتووە بە شوێنی ئەو شوێنی کە دەیەوێت مەبەستێتی یەکسانیە ژن و مێرە دجواکیدا یەکسانیە دە ئەرک و مافاندا دجواکێکیدا ئەرک و مافێن ژن و مێرە یەکسان بن ئەو جواک پێنگاف پێشا دەکەوە ئیروکە دە بەرنامە ژن و هەلبژارتندا مە نامزەتێکە ژن و ئینا سەر ئەکرانەی مەدا ناسکردن کە هەدەفۆیە چییە دە پەرلەمێنتوە کوردستانیدا ئەگەر هاتوو سەر بکەوە ئیدی بڕیاریە هەوەیە کە هەم کیژانێ دە هەلبژێرن دروژەکەن دنیا یا بەرنامەیە ژن و هەلبژارتن ئەمێ ژنەکە دن بۆ ها بدەن ناسکردن هەتاوی دەمێ دخۆشیە داوە